مامۆستا سڵاو لەبێ باین باش زۆر بەخێر بیت. زۆر سپاس بۆم دەرفەتە و سپاسی بینەران و بیسەرانی کورسات نیوسەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان. مامۆستا تایتڵەکەمان لەژێر نەنووشانی هەوڵەکان بۆ بوون بە خاوەنکارێکی سەربەخۆیە. اینجا لە ئێستادا کە مەوسمی وەرگرتنی خوێندکارە لە زانکۆ پەیمانگاکاندا هەڵبەتە ئامانجی خوێندکار لە چوونیان بۆ زانکۆ پەیمانگاکان بۆ بوون بە خاوەنکاری تایبەت بەخۆیانن جا کارەکە سەربەخۆ بێت یاخود لە کەرتی تایبەت و کەرتە حکومەکاندا کار بکەن. پرسیارەکەم ئەوەیە تا چەندێک گرنگە تاک هەوڵ بدات بۆ ئەوەی کە بێت بە خاوەنکارێکی سەربەخۆ و تا چەندێک کاری سەربەخۆ لە کۆمەڵگەدا گرنگە. دەستە خۆش بێ ئەمە پرسیارێکی زۆر گرنگە ڕاستیەکەی ئێمە گەر سێری ئابووریکی بەهێزکەین بنەماکانی ئابووریکی بەهێز چییە؟ کۆمەڵی خاڵی سەرەکیەکە لاوانە بریتە لە بەهەمە چەشنکردن لەوەی کە تۆ لە کەرتی غاز و نەوتەوە بڕێ بۆ کەرتەکانی تر و لە هەمان کاتشا بتوانی کەرتی تایبەت بەهێزکەی خاڵێکی تر بریتە لەوەی کە بەردەوام هەلیکاری تازە دروستکەی و داهاتی تاکیش لەم ئابووریە بەرەو زیاتر بڕوە. کەواتە کەرتی تایبەت کە کارسازی ئەچێتە و بابەتەوە خاڵێکی زۆر گرنگە بۆی کە ئێمە ئابووریکی بەهێزمان هەبێ. ئابووری بەهێز لە چیوە دروستەکرێت لە ڕووی کەرتی تایبەت و لە ڕووی کارسازیەوە بریتێ لەوەی کە تۆ پێش هەموو شتێک لە سەرەتاوە لە پەیمانگا و لە زانکۆکانەوە بتوانی ئەو خوێندەی کە هەتە بەرەو کارسازی بەرێ لە جیاتیەوەی خوێندکاری ئێمە بەتەمای ئەوە بێ کە دوای خوێندن دامەزرێ لە کەرتی حکومی بەرەو ئەوە بڕوا کە چۆن بتوانێت لە کەرتی تایبەت ئیشکە یان لەوە باشتریش بتوانێت کاری خۆی دروستکە. ئەمە بە چیەکرێ ئەمە پێش هەموو شتێ ئەبێ بەرنامە و خوێندنی ئێمە ئەبدەیت کرێتەوە بۆی کە چۆن ئەمە دروستەکرێت. خاڵێکی تر بریتە لەوەی لەسەر تاکەکە خۆی کە ئەو ئەقلێتە دروست بێ کە بەرەو کەرتی تایبەت بڕوە و لە ناو کەرتی تایبەتیشا چۆن هەوڵ بە فکرەی تازە بیرۆکەی تازە ئەو شتانی کە تا ئێستا نەکراوە و من دایما ئەڵێم چکە من الحەمدولillah کۆمەڵی خولی زۆر ڕایەنانمان کردوتەوە بۆ کۆمەڵی گەنجی زۆر باش دایما ئەڵێم کارسازی بریتە لەوەی کە تۆ کێشەیەک هەلکەی ئەگەر توانیت کێشەیەک بدۆزیتەوە خەڵکێکی زۆر ئەم کێشەی هەبوو و توانیت لە ڕووی بزنسەوە چارەسەری بکەی ئەما بێ بە بزنس تاو ئەوەست لە پێداویستیە بەتەکید زۆر ڕاستە ینی مەسەلەن نمونەیە گەێنمەوە بۆی خەڵک زیاتر لەوە تێبگە ئێمە پێش چەند ساڵێک پێش 20 ساڵ 30 ساڵ ئەگەر باسی ئەوە بکرایە کە تۆ خواردنەکەت بۆ هێنرایە ماڵەوە لە ئاشی زۆربەی خەڵک باوەڕی بە من نەکردە بی تا شتێکی مەحاڵە بەس دیقەت بە ئێسایەکێکە لەو بزنسانی کە زۆر ناجحە لە کوردستان ئەواڵین و لە عێراقیشە کەواتە تۆ دایمە بەدوای ئەوایەگەڕی کە چی پێویستە یان چی کێشەیەک هەیە خەڵک کێشەکەی چییە و لە ڕووی بزنسەوە تۆ چۆن نەتوانێمە چارەسەرکەی. خاڵێکی تر کە زۆر مهمە کە منە مێ قسەی لەسەرکەم بەڕاستی بریتێ لەوەی کە عادەتەن کە باسی هەر شتێکی کۆمەڵایەتی یان ئابووری یان سیاسیەکەین ئێمە ئەبێ لەسەر ماکرۆ لێڤڵەکە باسیکەین و لەسەر مایکرۆ لێڤڵەکە مەبەستم چیە لە ماکرۆ مەبەستم لەسەر ئاستی گشتیە و مایکرۆش مەبەستم لەسەر ئاستی تاکە. ماکرۆ لەسەر ئاستی حکوومەت ئەبێت چی بکە بۆی خەڵک بەرەو کارسازی بڕوا بە تایبەتی گەنجیش یەکی لەو خاڵانەی کە زۆر گرنگە بیکە بریتێ لەوەی کە گرنگی بە کەرتی تایبەت زیاتر بە ئێمە بەداخەوە لە چۆڵی لە ماوەی ڕابردووە بینیمانە کە باج زیادکراوە بە تایبەتی لەسەر کۆمپانیا بچووک و وەسەڵتەکان بەڵام لە هەمان کاتە سێرەکەین پارە نەخراوەتە بازارەوە چۆن لەبەرەوەی لە کەرتی حکومیە کە بازاری ئێمە چۆڵی لەسەر ئەساسیەوە دروست بووە بەداخەوە زۆربەی خەڵک موچەکانیان دواکەوتووە کە ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە بازاری ئێمە با بڵێن سست بێ و بەرەو ئەوە نەڕوە کە گەنج تەحفیز بێ بۆی بزنسی تازە دروستکە کەواتە لەسەر ئاستی حکومەت زۆر گرنگە بتوانێت ئەو ئیشە بکە ینی مەسەلەن لە ئەسەر ئاستی داهاتی تاکیش ئەگەر باسی بکەین ئەگەر بەراوردی بکەین لە بینی کوردستان و لە بینی قەتەڕە دیقە دەین داهاتی تاکێکی ناوەند لە قەتەڕ 11 بە یەکی کوردستانە ینی ئەگەر تاکێکی کوردستان ئیش بکە پێویستەکە 11 ساڵ ئیشکە بۆی بەقەر تاکێکی قەتەڕ کە 1 ساڵ ئیشکە ئەوەی دەست بکەوێت کەواتە تۆ بێ ئەم شتانە بگۆڕی بۆی کە گەنج زیاتر تەحفیز بێ بەرەو ئەوە بڕواکاری خۆی دروستکە. بەڵێ لەسەر ئاستی گشتی لەسەر ئاستی حکوومەت تا چەندێک دەستی گەنجان دەستی خاوەنکارەکان گیراوە کە بتوانن ئابووری سەربەخۆ کە بتوانن کارێکی سەربەخۆیان هەبێت و تا چەندێک بۆ دروستکردنی کاری سەربەخۆ پێویستە دەستی گەنجەکان دەستی خاوەنکارەکان بگیرێت. طبعا ئێمە کە نمونەیەنینەوە بەڕاستی نمونونەکە لەسەر ئەوە نییە کە بڵین وڵا ئەم وڵاتە زۆر پێشکەوتووە ئێمە وڵاتێکی دواکەوتوین تۆ لە کۆتاییە بریتێ لەسەر ئەو سەرچاوانە ئیشەکەی کە هەتە ئایا مەسەلەن وڵاتێکی وەکو ئەمریکا کە گەورەترین ئابووری هەیە لە دنیاە دایمە زۆرترین گرنگی بەچیە بە کارسازیە و بە تایبەتیش کۆمپانیای بچووک و ناوەند یعنی مەسەلەن نمونەیە گەێنینەوە لە سەردەمی کۆرۆنایە
ئەمریکا هات چی کرد حکوومەتی ئەمریکا هات پارەیەکی زۆریا بە خاوەن بزنسە بچووک و وەسەڵتەکان بۆ ئەوەی کە کارەکانیان بەردەوام بێ و ئەو کارمەندانی کە هەیەە ئیزنینەیە بەڵام بەداخەوە لای ئێمە ڕێک عکسەکەی ڕوویەوە سێرەکەی باج زیاد کراوە بەڵام هیچ پارێکیش نەخراوەتە بازارەوە کەواتە حکوومەت دەورێکی زۆر باڵا بینێ لە ڕووی ئەوەی کە کەرتی تایبەت تا چەند تەحفیزی گەنجەکە و تا چەند تەحفیزی ئەوەکە بزنسی تازە دروست بێ یعنی ئێمە نمونەیەکی ترێنینەوە لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە سێرەکەی زۆربەی بزنسەکانی ئێمە بەرەو دەرەوەی کوردستان ڕۆشتن بەرەو خوار و عێراق ڕۆشتن بەرەو بەغا و بەرەو بەسڕە ڕۆشتن بۆ لەبەرەوەی بازاری ئێمە بازارێکی سستە لە ئێستاە وەکووتم یانی زۆربەی ئەتیمادمان لەسەر گاز و نەوتە کە ئێستا بەداخەوە بۆ شێوەیەکەی بینین و لە هەمان کاتیشا لەسەر کەرتی حکومیەکە خەڵک موچە وەرگێ ئەوەی لە کەرتی حکومایشەکە و بێ لە بازاری کەرتی تایبەتە سەرفیکە ئەمەش کێشەی بۆ دروست بووە کەواتە تەحفیزێکی حکومی نییە بەڵام ئەوەی جێگەی خۆشحاڵیە بریتێ لەوەی کە کۆمەڵێک ڕێکخراو هەیە ڕێکخراوی ناحکومی کە هاتون لە ڕێگەی کۆمەڵی پرۆگرامی زۆر باشە کە من خۆم یەکێک بووم لەو ڕاهێنەرانی کە تا ئێستا باڵێن خولی ڕاهێنانمان بۆ چەندین گەنج کردوێتەوە و چەندین گەنج سوودمەند بۆ لەوەی کە باڵێن هینمان ناونەتێ فەندمان ناونەتێ بۆی بتوانن بزنسی خۆیان دابنن و بە خۆشحاڵیەوە تا ئێستا چەندین بزنسی لەو شێوەیە دروست بووە لەبەرەوە لە ڕووی گەنجەوە من زۆر دڵخۆشم کە کۆمەڵە گەنجی زۆر باش هەیە ئێستا بە شێوازێکی زۆر باش هاتوونەتە پێشەوە فکرەی زۆر تازیان هەیە و ئەیانەوێ ئەم فکرانە بخەنە بواری جێبەجێکردنەوە و بزنسێک بۆ خۆیان دروستکەن بەڵێ تا چەندێک دروستکردنی بزنسی سەربەخۆ کاری سەربەخۆ کارگەری لەسەر ئابووری کۆمەڵگە ئابێت دەبێت هۆی بژانەوەی ئابووری یاخود بێچەوانەوە زۆر پرسیارێکی گرنگە لەبەرەوەی ئێمە کەرتی حکومی بمانەوێ نەمانەوێ لە کۆتاییە ڕێژەیەکی دیاریکراو ئەتوانێت مۆزەف وەرگریان کارمەند وەرگێ و ئەو ڕێژەی کە لە حکومەتی باڵین لە حکومەتی هەرێمی کوردستان یان لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی ناتەبیعیە یعنی تۆ دیقەت بە تقریبا 1,250,000 کارمەندی حکومی دەیە تقریبا یانی لە سایە سەر و هەشتا بۆ 90 کارمەندی تۆ بە کۆی گشتی کە لە هەرێمی کوردستان ئایشەکە لە کەرتی حکومی ئایشەکە بە شەرتێک ئەمە ئەگەر بەراوردێ بکەین بە وڵاتێکی وەکو دانیمارک باشە کە سەر باڵین دانیشتوانەکەی بەقەر ئێرەیە سێرەکەی لەوێ بە هەمووی 500,000 کارمەندی حکومی هەیە کەواتە نیوەی ئێرەش نییە کەواتە ئێمە بێت چی بکەین بەرەو کەرتی تایبەت بڕۆین و لەناو کەرتی تایبەتیشا بەرەو کارسازی بڕۆین بەرەو فکری تازە بڕۆین بەرەو ئەوە بڕۆین کە بزانین چی کێشەیەک هەیە ئەتوانین حەلیکەین وەکو وتم ئەوەی کە دڵخۆشکەرە بریتێلەوەی کە کۆمەڵێک گەنجمان هەیە زۆر بتوانە زۆر زیرەک کە فکری تازەیان هەیە و زۆر باش دامیان کراوە لە ڕێگەی کۆمەڵی ڕێکخراوی ناحکومی و بەڵام لە ڕێگەی حکوومەتەوە بەداخەوە هیچ پاڵپشتێک نەکراوە. بەڵێ ئێمە بۆ هەمیشە بۆ بوونی ناوەندێکی سەرەکی بۆ پێگەیاندنی گەنج ڕۆکەینەوە زانکۆ پەیمانگاکان کەوەکو ئەکادیمیاک ناوەندێکی گرنگ بۆ پێگەیاندنی گەنج ئێمە سەیران دەکەین. جا پرسیارەکە ئەوە تا چەندێک لە ئێستادا زانکۆ پەیمانگاکان ڕۆڵیان هەبوو لەوەی کە بتوانن گەنجێکی سەربەخۆی خاوەن بیرۆکە خاوەن توانە دروست بکەن بەرهەم بهێنن و یاخود تا چەندێک زانکۆ پەیمانگاکان کاریگەریان لەسەر خوێندکارەکانیان هەبووی بتوانن لە پسپۆڕەکەی خۆیان سووەر بگرن و بن بە خاوەنکارێکی سەربەخۆ. طبعا پێش هەموو شتێ من دەستخۆشی لە هەموو مامۆستایەکەم بەجددی ماندوون بەجددی دەستخۆشیان لێ یەکەم هەنێجار بەبێ ئەوەی موچە وەرگرن بەردەوامبوون لە کارەکانیان بەڵام بمانێ و نەمانێ ئێمە ئەبێ قسەیە بکەین کە وەکو ئەڵێن قسەی حەق ڕقە ئەوی ژەوەیە کە ئێمە لە ڕووی پەیمانگاوە لە ڕووی زانکۆ لە ڕووی کەرتی خوێندنەوە بەگشتی نەمانتوانیوە گەنج ئامادە بکەین بۆ بازاری کار یعنی واز لەوە بێنە ئامادەمان نەکردو بۆی کاری خۆی دامەزرێنێ ئامادەمان نەکردو بۆی کە وەکو کارمەندێکیش کاری دەستکەوێت یعنی لەگەڵ ڕێزمە گەنجێکی زۆر هەیە تا ئێستا ناتوانێت سیڤێک دروستکە ناتوانێت مەسەلەن ئەگەر بچێتە مقابلێک و نازانێت چۆن مقابلەکە تەواو ئەمە خەتای گەنجەکە نییە بۆ لەبەرەوەی ئەم ئەچێتە خوێندن بۆی ئەم شتانە فێر بێ کاتێک کە تۆ سیستەمێکی خوێندنت هەیە ئەمانە و فێر ناکە کەواتە کێشەیەکت هەیە بۆیە ئێمە کێشەمان لە سیستەما هەیە من دایمە ئەڵێم گەنجی ئێمە مامۆستای ئێمە یعنی من چوومەتە دەرەوەی وڵات باوەڕ کە گەنجی ئێمە مامۆستای ئێمە لە دەرەوە ئەگەر بڵێم لەوان زیرەکترنین هیچیان کەم نییە لەوان بەڵام کێشەی ئێمە سیستەمە ئێمە سیستەمێکمان نییە بەداخەوە کە لەگەڵ بازاری کارە بڕوە ئەو ئەبدەیتانەیان ئەو تازەگەریانی کە ئێستا کراوە لە ئابووری وڵاتەکانە تۆ بێ لەگەڵ ئەمە خۆت ئەبدەیت کەیتەوە بەڵام سیستەمی ئێمە هەرو سیستەمە کۆنەیە
و ئەمەش ئەرکی سەرەکی حکوومەتە کە بتوانێت هەم سیستەم ئەپدەیت کاتەوە و لە هەمان کاتیشە کەرتی تایبەت زۆ بەهێزتر کاوگلەوەی هەیە لەبەروی ئەگەر ئەم دووشتە نەکا بەڕاستی لەبەرەوە گەنج وەکۆی بینین بەداخەوە زۆربەی کۆچەکە بۆ دەرەوەی وڵات یانەوە تا لە ناو هەرێمی کوردستان ئامێنێتەوە و ئیشی دەست ناکەوێت چکە من کۆمەڵی گەنجی زۆر باشە ناسم ینی بیرۆکەی زۆر جوانیان هەیە بەڵام لە کۆتاییشە بیرۆکە تۆ پێویست بە پارەیە پێویست بەوەیە کە ئەگەر بڕێکی کەمیش بێت لە سەرەتاوە بۆی دەستی پێ بکەیت بەڵام حکومت ئەمەی هیچ نەکردووە ئەوەی کە بینیمانە تەنها لە ڕێگەی کۆمەڵ ڕێکخراوی ناحکومیەوە کە هاتوون ئەمەیان جێبەجێ کرد. ئەگەر هاتوو گەنجی بەتوانە گەنجی لێ هاتوو لەناو زانکۆ پەیمانگەکاندا دروست بکرێت کە هاتنە دەرەوە شوێنەکەی کاری تێدا بکەن جیاواز دەوێت کە کارێکی سەربەخۆی خۆیان هەبێت یاخود زەمینێکیانە بتوان تۆنەکانی خۆیان تێدا دەرخەن خۆی سێریکە لێرە چنێک ئەو گونجاوە لە کوردستان و سیستەم بەداخەوە وەکوتم یانی تۆ ئێستا ئەگەر با بڵین چەند قسەی بکەین لەسەر ئابوووریەکەمان تۆ یەکێک لە خاڵە سەرەکیەکان کە ئابووری بەهێز با بڵین بنەمایەتی بریتە لەوەی کە تۆ ساڵانە چەند هەلیکار دروستەکەی یعنی سەرۆکی گەورەترین وڵات کە ئەمریکایە ساڵانە لەسەر چی هەڵسەنگاندی بۆ کرێت لەسەر ئەوە هەڵسەنگاندی بۆ کرێت کە ئەم ساڵ ئابووری ئەمریکا چەند هەلیکاری دروست کردووە باشە ئێدەی ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئەوەی کە بینیمانە هەلیکار کەم بۆتەوە نەک زیای کردووە باشە زۆر کۆمپانیامان بینیوە زۆر کارگەمان بینیوە داخراوە باشە و ئەوەی کە ئێستا کاری دەسەکەوێت بریتێ لەوەی کە بەداخەوە وتم زیاتر بڕوا بۆ جنوب بڕوا بۆ منتقەکانی تری عێراق بۆیە لە ڕووی هەلیکارەوە ئێمە بەرەودواوە ڕۆشتوین و لە کۆتاییشە تۆ ئەبێ ساڵانە هەلیکاری تازە دروستکەی بۆ لەبەرەوەی تۆ ساڵانە ڕێژەیەکی تری زۆری گەنج لە خوێندنگە تاوا بێ لە زانکۆ تاواکە پەیمانگا تاواکە ئێمە ناکرێت مەسەلەن تۆ ئەم هەموو ساڵە خوێندنی تاوا کرد و دوای بچێتە ماڵەوە دانیشێ باشە ئەمە هەر لە ڕووی ئابووری و لە ڕووی دەوڵەتەوە زەرەرە بۆ تۆ لەبەرەوە ئەبێ ئەمانە بێنیت بتوانانی بزانیت بەرهەم لە ڕێگەی ئەمانەوە دروستکەی یعنی کەسی ئێمە وەکوتم کەسی زۆر چالاکە بتوانایە بەڵام بەداخەوە ئەو تاقەیی کە ئێمە هەمان یعنی تۆ دیقەت بە ئێستا هەموو ئەوروپا بە دوای گەنج ئاگەڕێ باشە لەبەرەوەی ڕێژەی کەسەکانی بەتەمەنی زیاتر بۆ لە ڕێژەی گەنج بەزێمە ئەم هەموو گەنجەمان هەیە نەمانتوانیەوە تاقەکانیان بەکاربێنین بۆ لەبەرەوەی هەر بیرمان لەوە کردوێتەوە کە اعتمادمان لەسەر کەرتی غاز و نەوت بێ هەر اعتمادمان لەسەرەوە بێ کەرتی حکومی باشە بەڵام ئێمە ببینە ناو کەرتی تایبەتەوە و ئەو گەنجانەی کە بتوانان دەستی ئەوانە بگرین و بەرەو ئەویان بەرین کە بتوانن هەموو ئابوووریەکە بژێنەوە چکە هەموو خەڵکی استفادەکە لە ڕێگەیەمەوە وەکو ئامۆژگارێکی تۆ بۆ پەنجاوەکو پامێکی تۆ کۆمنتی تۆ بۆ گەنجان چێتەوەتی و گەنجانی کە دانەوێت ببن بە خاوەنکاری سەربەخۆی خۆیان طبعا من دایما ئەڵێم ئەبێ زۆر واقعی بی تا ینی کۆمەڵی خاڵ و شت هەیە لە مشتی دەرکەی تۆ لە هەرێمی کوردستانەژی بەداخەوە لە ڕووی حکوومەتەوە ئێمە ئەو کۆمەڵە خەلەلا بینین کەواتە دوای واقعی بوون ئەو فکرەی کە هەتە فکری بزنسەکە تکایە دراسەیەکی زۆر وردی بۆ بکە یعنی ئەمە یەکێک لەو شتانی کە من وەکو ڕاهێنەر و وەکو ڕایشکاری کەم لەگەڵ چەندین کۆمپانیای گەورە ئێمە ڕایشکاریەکەین چۆن بتوانانی تۆ ئەگەر فکرەیەکت هەیە پێشەوەی بچیتە ناو بازارەوە پێشەوە تێستی بکەی بزانین ئەم فکرەیە تا چەند لەلای خەڵک با بڵێن مەقبولە بێت تا چەند خەڵک ئامادەیە پارە با بم فکرێ جاروای فکرە هەیە جوانە بەڵام خەڵک ئامادە نیە پارە با بۆ فکرێ بۆ ئێرە گونجاو نیە بۆ ئێرە گونجاو نیە بۆم کاتە گونجاو نیە تا بۆیە فکرەکەت بە جوانی تێستکە با بڵێن ڕایشکاری بە خەڵکی شارەزا بکە و دوای ئەوە وازمێنە تا ئەگەیت بۆ ئامانجەی خۆت لەبەرەوەی هەموو ئەو کەسانی کە وازیان نێناوە لە کۆتایە گەیشتون بە ئامانجی خۆیان بەڵام ئەبێ کەسێکی واقعی بی زۆر سپاس بۆ زۆر بەڕێز محەممەد حادی سابر خامڕۆنەی ماستەرە سەرکردایەتی بەردەوام سپاس بۆ تۆ زۆر سپاس بێکەگەڵ ئێمە ئامادە زۆر سپاس